هلا بالخميس چۆنن؟ جژنی کریسمسە و چەند ڕۆژێکی کەمیشی ماوە بە 2024 بڵین ماڵاوە. اینجا با بە خێرای پێتان بڵێم لە هونەری چه هەیە و نییە و کێش بۆتە ترند. ئای لەو دەنگە دڵنیام ئەوەی جیلی ئاڵتۆنی بێت یادگاری لەگەڵ ئەم گۆرانیە هەیە. بەزاخەکەم خۆی لێون کردوون و نەیهێش گوێمان لە دەنگی بێتەوە. ئاڤان جەمال ساڵانەیەکێک بوو لە دەنگە دیارەکانی ناوهونەری کوردی هەر لە نەمامی باخی عاشقەوە تا حەریرە و ئەسکچم کچە کوردانەوە. مایکی 1964 ئاڤان جەمالی دۆزیە و پرسیمان ئەرێ پلانێ گۆرانێکی نوێ هیچ شتێ لە ئارادانە داخەکەم هیوایەکی وای نەداینێ وتیشی باوەڕی بەلایڤ موزیک نییە و ناشتێتە ئەو شوێنانە. ڕاستیا جارێ بیرم لێ نەکردێتەوە چکە ماوەیەکی زۆرە دابڕاوم و پرۆژەیەکی هونەری وا لە بەردەستمانیە لە ئێستاە. من وەکو خودی خۆم حەزم پێی نەبووە و تا ئێستا ژنە لایڤ موزیکم بینیوە و نەچوومەتەوە شوێنانش و کاریشی تیان ناکەم وەکو خودی خۆم یانێمە خۆم حەز بە کاری لایڤ موزیک ناکەم. لێرە و لەوێ باسی وەرزی چوارەمی گەردەلوولە. دی ئێمەش هەرکە گوێمان لە ناوی گەردەلوول دەبێت یەکسەر ڕۆڵی ملازم محسین دێتەوە یادمان. بەڵام وەک حەمالی خان خۆی باسی دەکات دیار نییە لە مۆرزەدا ڕۆڵی ماوە یان دەرکراوە. دەژڵێت خەڵک وا دەڕوانن شێت و شور و تووڕۆ شەڕانیم هەرچەندە تەمەنی حەمالی خان بەرەو پاییز دەچێت بەڵام هێندە عاشقی هونەرەکەیەتی دەڵێت تا دوا چرکەی ژیانم واز ناهێنم و هیچ وەسەتێکیشم نییە لەسەر قەبران ڕێزم ناوێ بەڵکو لە ژیاندا دەمەوێت. وەڵڵاهی نازانم مەزانی بۆ چونکە من ئەکتەرم پەیوەندی بە نووسینەوە هەیە نازانم تایە نیم لا براوم دەرکراو وەڵڵاهی هیچ وەسەتێکم نییە ئەزانی بۆ چکە هەج وەسێتێکیش دەکەی وام لێ بکەن و وا بکەن کە پیا و خۆی نەما وەسێتەکەی چیە. من زۆر لەسەر خۆ هازێ ئەم خەڵک وازانێنە شێت و شور و شەڕ و 9 ساڵ بەسەر کۆچی دوایی حاجی مەکی تێپەڕی و لە سلێمانی ژیادی کرایەوە. کچە تاقانەکەی حاجی مەکی لە ڕێگەی مایکی 1964ەوە گلەی گەیاندە هونەرمەندان و وتی باوکم خاوەنی یەکەم فیلمی کوردیە بە ناوی نێرگس بووکی کوردستان کە زۆر شانازی پێوە دەکرد بەڵام هەمووان باز لە فیلمەکانی خۆیان دەکەن و باسی خاوەنی یەکەم فیلمی کوردی ناکەن. داوا لە هەموو هونەرمەندانەکەم کە شتێکی زەق هەیە لە ناو هونەری کوردیا کە باوکی من حاجیمەکی یەکەم کەس بووە کە فیلمی دروست کردووە نێرگس بووشی کوردستان یەکەم فیلمە خۆی زۆر شانازی پێوە ئەکرد بەڵام بەڕاستی هیچ هونەرمەندێک تا ئێستا باسی ناکە هەرچ هونەرمەندێکەڵ ئەستێ ئەڵێ فیلم دەرەکەم بەڵام کەس ناڵێ یەکەم فیلمی کوردی هی کێیە. دوورینەوەی ئازارەکان لە سلێمانی و هەڵەبجە و ئەمڕۆژ لە هەولێر نمایشکرا. دەزانن دوورینەوەی ئازارەکان چییە؟ گێڕانەوەی خەم و مێنەتی و ئازارەکانی ژنێکی کووردە لە شانۆیەکی سەرشەقام لە ماوەی 20 خولەکدا پسەر گوڵحسێن پاڵەوانی چیرۆکەکە بوو. اینجا نۆرەی کلیپ و گۆرانیە. بانەشیوان ئەخیرەن بۆمبەکەی تەقاند و بە گۆرانێک بۆ عاشقە دڵشکاوەکان گەیشتە ترێدینگی عێراق لە یوتیوب. دەژڵێ ئەوانی کلیپەکەم تێناگەن دڵیان نشکا و دووبارە هەستا بێتنەوە سەر پێی خۆیان. بەها قادریش لەگەڵ گۆرانی بەشی عراقی سەلیم سالم کوردی و عەرەبی داوە بێکدا و دەڵێ مەکر ئەو مەکر و نازت لە چییە باوکە ڕۆ حەلت نییە. نەریمان بابانیش ئەسپۆنی بۆ عاشقان بڵاو کردە و دەڵێ تەنیا منم تەنیا بۆ تۆ دەمرم جا بۆ کێ نازانین. دەمێ ئازار دەمێ سووتان دەمێ چاوی پڕ لە گریان. لە زاخۆی دەلالیش ئاهەنگەکە ئەو سەری دیار نییە دڵی شایەکەی بناوی لێ 11 شەو دەخایەنێت و 4 گۆرانی بەشدارن سەنا بەرزنجی و چۆپی فەتاح و شانا زاهیر سترانیان بۆتن اینجا نۆرەدینە ناریێڵ دز و ئەیوب عەلی و دەشنێ مراد و ئیسلام زاخۆی و هێڵی لەڤە هەر لێی گەڕێ تەواو نابێت. ئەیژن خەیاڵە لە هەمووی خۆشتر ترێندە گەرمەکەی هەفتا گۆرانێکی ئەفریقی بوو کە دەڵێ ئەگەر هاوکار بن لە بۆمبارانکردنی عێراق من کوردستانتان بۆ ڕێک دەخەمەوە. ئەم گۆرانیە لەلایەن گۆرانی بێژی ئەفریقی تێکن جافاکۆلی وتراوە یەکێکە لە گۆرانەکانی ئەلبومی داهاتووی کە بڕیارە لە 14 شوباتی داهاتوو بڵاو بێتەوە. ئیتر هیچ شتێک سەرسامم ناکات. ئەمە ناونیشانی گۆرانەکەی و باز لە دیوی دووەمی سیاسەت و مامەڵەی نەعەدالەتی وڵاتانی سەردەست و ستەمکردن لە نەتەوە ژێردەستە وڵاتە هەژارەکان دەکات. ئەم هەفتەیەش بابەز بێت تا هەفتەی داهاتوو لە ساڵی ئایندا. بای بای.